خۆشەویستان لە کاتژمێرێکین باین باش کوردستان و لە تەوریەکەمی ئەمڕۆماندا گفتوگۆکەین سەبارەت بە دیزاینی جلوبەرگەکانمان لە ڕووی ڕەنگەوە لە ڕووی وەرزە جیاوازەکانەوە چ بۆ ڕەنگکاریەکیان بەسەردادێت ئەو دەستەواژەیە دروستە کە هەموو ڕەنگەکان بۆ هەموو وەرزە جیاوازەکان گونجاوە بەکار بهێنرێت لەگەڵ ئەوەشدا ئەو ڕەنگانی کە گونجاون لە وەرزی زستاندا بۆ جلوبەرگەکانی سەرەوەمان واتە چاکەتەکانمان خمساڵەکانمان بەکاربهێنرێ خۆی لە چیدا دەبینێتەوە چۆن ئێمە بتوانین تۆنەکان لەگەڵ یەکدا ڕێک بخەین زۆر جار ئێمە یەک ڕەنگ بەکارهێنین بۆ تەواوی جلوبەرگەکانمان یاخود دوو ڕەنگ زیاتر تێکەڵ ناکەین دەڵێن ڕەنگە ئەم ڕەنگانە ببێتەوەی کە پەرتەوازایی یاخود تەرکیزمان پەرت بکات ئێمە پرسین کە گونجاوە ئێمە لە پۆشین جلوبەرگەکانمانە تەنها یەک ڕەنگ بەکاربهێنین ڕۆژانە من گفتوگوی زیاترەکەم لەسەر بابەتە لەگەڵ میوانەکەم کە لەم بوارەدا شارەزایە ئەویش گۆنا مستەفایە دیزاینەری جلوبەرگە و ڕاستەخۆ لە ستۆدیۆی بەین باش کوردستان میانمانە خاتو گۆنا بەیانیت باش بەخێر بێ سپاس بۆ میوانداریان سپاس بۆ ئامادەبوونی توش پێم بڵێ بزانم کە ڕەنگەکان تایبەتمەندی خۆیان هەیە بە پێی وەرزەکان ئەو دەستەواژەیە دروستەکە پێویستە لەگەڵ گۆڕینی وەرزەکاندا ئێمەش تۆنی جیاواز و ڕەنگی جیاواز بەکاربهێنین بەڵێ بە تەئکید لەگەڵ هەر وەرزێکە کۆمەڵێک ڕەنگ مۆدیەت ئەو ڕەنانی کێت ئەبێتە مۆد خەڵک حەزی پێکە ئەگەر چی لێشینێ جاری وایە ئەو ڕەنە لێش نایە بەس کە ئەبێ بە مۆد و بڵاو ئەکرێتەوە لێویە و بەلاتەوە جوانە ئەتر بە پێی وەرزیش هەر وەرزە و زیاتر چەند ڕەنگێک تیا دەرئەکەوێت چەند ڕەنگێک تای دەوڵەمەند ئەبێ بۆ ئەم ساڵ و بۆ ساڵی 2020 بۆ 2021 زیاتر ئەو ڕەنانی کە باوە ڕەنی شینە مەسەلەن ڕەنی خاکیە ڕەنی سپی زۆر 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 لە تۆپایە ئێستا هەردووکمان پۆش زۆر زۆر مۆدیەتی کە لەگەڵ زۆربەی جلەکانە ڕێک ئەخرێ ئیتر تەنورە بێ پانتۆڵ بەیان هەر جۆرێک بێ زیاتر ڕەنی سپی بەکار ئەهێنرێ و هەروەها ئەگەر زیاتر ڕەنەکان بۆ نمونە پرتەقاڵی بۆ ئەم دوو ساڵە زۆر 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 مۆدی بووە هەم لە وەرزی پاییز هەم لە وەرزی زستانە بۆ وەرزی هاوینیش ڕەنەکراوەکان زیاتر بەکاریە بە پێوەی زۆر کەم جل لەبەرەکرێت جلی تەنک و ناسک لەبەرەکرێت ڕەنەسەردەکان زۆر زۆر بەکار ئەهێنرێ بەڵام زیاتر بۆ وەرزی زستانیش ئەم دوو ساڵە ماوەتەوە مەسەلەن ڕەنی پرتەقاڵی ڕەنی پەمەی ئەو ڕەنە ناسکانی کە زیاتر لە ڕەنی لە وەرزی هاوینە بەکارێت بۆ وەرزی زستانیش ماوەتەوە خەڵک زۆر بەکارهێنێ و زۆر داوای لەسەرە باشە من لێرەیە پرسیارێکم هەیە مۆد پێش لێهاتنە یاخود لێهاتن پێش مۆدێلە یاخود هەردووکیان بێکەوە تاواکەری یەکترن خۆی مۆد پێش لێهاتنە بەڵام زۆر کەس گوێنایەتێ یعنی زۆربەی خەڵک زیاتر من بە زۆرینە بینیم و ئەوەی تەجروبەم هەبێ زۆرینە گوێەیە بەوەی کە چی لێت مثلەن باڕەنی پتەقاڵی مۆدی بێ هەنێک هەیە بە هیچ جۆرە لێی نایە بە هیچ جۆرە لە کانتۆریان نایبینی هەنێک ڕەنیشین ئێستا مەسەلەن ڕەنیشین چەند مۆدیەتی ئەم ساڵ چەند لە تۆپە من لە کانتۆرمانی هەچکە هیچ حەزم لێنە لێم نایە لەبەر ئەوە زیاتر هەنێکیش نا هەنێک لە خەڵک وا بیرەکاتەوە هەر شتێک مۆدی بوو لێیت لەبەر ئەوە ئەکەوێتەوە سەر کەسەکە هەیە بەپی لێهاتن یان بەپی جسمی هەیە قەڵەوە جگە لە ڕەش هیچ شتێکی تر لەبەر ناکە وا بیرەکاتەوە کە بەس ڕەش جسمی ئەو جوانەکە باشە زۆر جار کە ڕەنگێک یاخود شتێک زۆر باوە بێت بە یەکجار خەڵک هەمووی بە یەکجار بەکاری هێنێت یاخود بە یەکجار ئەو پۆشاکە دەکڕێت زۆر جار ئەو جوانیە ئەو ڕەغبەتەی نامێنێت لەسەری ئەمە پێی دەوترێت مۆد یاخود پێی دەوترێت ئەو شتە باوەی کە زۆر هەیە من چاو لە کەسێکی دیکەکەم بەکاری هێنم ڕەنگە مۆدێلیش نەبێ ڕێک وایە یعنی عادەتەن ئێمە لە وڵاتە ئەوروپیەکانەوە سێرەکەین لە وڵاتە ئەوروپیەکانەوە زیاتر مۆدمان بۆیە تا ئێستش زیاتر ئەوەی لێوە دەرئەکەوێ ئێمە لەوانەیە ساڵێک دواتر یان لەوانەیە بڵم 2 ساڵ دواتریش پێمامگەیان ئێستا بەبوونی ئەوەی لە ڕێی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوەنە بڵاوەکرێت و زیاتر زووتر پێمانەگە زووتر ئێمەش ئەی پۆشین لەبەر ئەوە کەوتۆتەوە سەر ئەوەی کە کێ لە بەناوبانگەکان ئەو جلە بەکارەهێنێ کێ لە بەناوبانگەکان ئەو جلە ئەخاتە بازاڕەوە
يعني ئۆتۆماتیکی خەڵک حەزیەچێتە سەری ئۆتۆماتیکی خەڵک بەکاری هێنێ ئەگەر چەنیش دووبارە بێ و چەنیش جاری وایە لێشینێ هەنێ کات بە دڵیشی نییە بەسەر بەکاری هێنێ لەبەرەوەی لە مۆدا و شتێکی کەشخێ و شیکە. باشە ئێمە لە وەرزی زستانین کێشێکمان هەیە کە چەند پارچەیەک جلبەیەکەوە لە بەرەکەین بە حکمی کە ساردا و وەرزی زستانیش بۆ تایبەتمەندی بەناوبانگە و تایبەتمەندی هەیە کە پێویستە چاکەت و قەمسەڵە و ملپێچ و کڵاو و پووت و ئەم شتە زۆر زەقانی تێدا بەکار بهێنرێت. ئێمە چۆن بتوانین ئەم جلانە لەگەڵ ڕێک بخەین هەم لە ڕووی سایزەوە لە ڕووی تۆنی جلەکانەوە و لە ڕووی چۆنێتی کوالێتی قماشەکانیش بێگومان دەورە بینێ ڕەنگە کوالێتی چاکەتی لەگەڵ پانتۆڵێکە لە ڕووی جۆری قماشەکە و جیاوازیە بێ. ئێمە چۆن ئەم وردبینیە ڕێک بخەین؟ ڕاستە بۆ ئەم ساڵ کە زۆر مۆدی قاتە جا بە قاتی خوری بێ یان قاتی چاکەت و پانتۆڵ بێ زۆر بەکار ئەهێنرێ ئەوەی زیاتر ئەبینرێ یەک ڕەنگ جلە ئیلا پێڵا و جانتاکە یان قایشێکیان بە ئەکسسواراتێک ئەیگۆڕێ بۆ ئەوەی کە بزانین چۆن ڕێکی بخەین هەنێک کەس شەیپی جسمی ڕێکە بەعام زۆربەی جلەکانی لێە بەعام پانتۆڵی لێ تەنورەی لێ یعنی بۆ ئەم ساڵ زۆر مۆدی بۆ تەنورەی پلیسی لەگەڵ چاکەتێکی خوری و قەمیسێکی سپیا مەسەلەن زۆر مۆدیە بەڵام ئێستا هەنێک ئەو شکڵە جلەی لێ نایە و ناشیکە لەبەر ئەوە بۆ هەموو وەرزەکان بۆ هەموو کەسەکان لەو بڕوایم هەموو کەس شکڵی جسمی خۆی بناسێ ئەزانێ چی بۆ جسمی ئەو گونجاوە ڕێکێکە زیاتر ئەوە بەکار ئەهێنرێ. باشەکەواتە بە پێی شێپی جسمەکان باشەکەواتە و کەسانی کە کێشیان تۆزە زیادە جلی تاریک عادەتەن ڕەنە تۆخەکان بەکارەهێنن بە حکمی ئەوەی بێتر ئەو ڕنگانیش بەکاربێنن نا شرط نییە باشە چ جۆرە یاخود چ جۆرە ڕەنگێک بپۆشن لەگەڵەوەشە لە ڕووی جلەکانەوە چ جلێک بپۆشن زۆر جار ڕەنگە پانتۆڵێکی تەستیکەڵ بژێرن یاخود پانتۆڵێکی فێنشاڵ بژێرن تیا ماوە نازانن کامیان بۆ جسمیان گونجاوە و کەسانی کێشیان زیادە هەنێک لەوانەی کە کێشیان زیایە لە بەشێکی جسمیان هەیە هەنێکیان لە منتیقەی سنگ بەرەو سەرەوە گەورەیە هەنێکیان بەعکسەوە ورگ و سمت و ئەم ڕان و ئەمانەی گەورەیە جاکەبێتەوە سەر ئەو منتیقەی کە ئەو کەسە کێشی تیای زیایە بۆ نمونە ئەگەر لە کەمەری بەرەو خوارەوە قەڵەو بێیان کێشی زۆر بێ ئەتوانێت بۆ ئەو منتیقەیە جلێکی تۆخ بەکاربێنێ مەسەلەن بە تایبەت ڕەنی ڕەش بۆ پانتۆڵ و تەنورەکانی بەکاربێنێ ئەم منتیقەی جسمی باریک دەرەقا ئیتر بۆ سەرەوەی ئەتوانێت ڕەنێکی کراوە بەکاربێنێت و هەم جوانە و هەم مۆدیشە بۆ ئەو کەسانی کە ڕەنی سەرەوەیان یعنی جسمی سەرەوەیان قەڵەوترە و زیایە کێشیان لەو منتیقەیە ئەو بۆ حاڵەتانە ئەتوانن بە حکمی ئەم چەند ساڵە مۆدی پانتۆڵی ئەلوان هاتۆتۆ مۆدی تەنوری ئەلوان هاتۆتۆ لەو کاتەیە ئەتوانی تۆ بۆ بەشی خوارە و ڕەنێکی ئەلوان و کراوە بەکاربێنی بۆ بەشی سەرەوە ئەو کاتە ڕەنێکی تاریکیش بەکاربێنی باوەڕ ناکەم یعنی زۆر بگات ئەوەی زۆر تاریک دەرکەوی ئەو کاتەش هەرشیک و ناسکە باشە و کەسانی کە خۆیان باریکن جسمێکی باریکیان هەیە ئەمانە چی بپۆشن؟ بەعام زۆربەی جلەکانیان لێ شانسیان زۆربەی زۆر کێشیان بۆ دروست نابێت لە پۆشینی جلو بەرگە یعنی ئەوەی حەزیان لێبێ لە پانتۆڵ لە تەنورە لە عەزیز ئەتوانن یعنی بە حەزی خۆیان بیکەن لەبەرەوەی عادەتەن بۆ کەسانی شێپی جسمیان باریک و ڕێکە کێشەی ئەوەیان نییە لەکوایە جسمیان دەرکەوێت لەکوایە جسمیان دەرنەکەوێت هەم بۆ جلی کراوەش زۆر کێشەی ئەوەیان نییە شوێنێکیان تای زەقە بێتە و زۆر سەرنجڕاکێش بێ بەعام ئەو کەسانە شانسیانێ و زۆربەی ڕەنەکان و زۆربەی نوعەتی جلەکان ئەتوانن بەکاربێنن. باشە مادام هەر لەسەر ئەوەیە کە جلەکانمان چۆن بێ و گەورە و بچووکێتی ئەمە پرسیار و لێکم دواتر دێمە سەر باسکردنی جلی خەتخەت و ئەمانە پێوەستە جیاوازەکان دەزانین کە ماوەی 2 ساڵە مۆدلی ئەوەیە کە جلەکانمان لە ڕووی قیاسەوە گەورە بێت سایزی گەورە بەکارهێنرێت و بەگشتیش جا پانتۆ بەیان بلوزۆ بە تایبەتی و بلوزانی کە لەسەرەوە بەکارهێنێت قیاسەکەی گەورە و تۆزە قەمسەکەی منیش ئەمڕۆ قیاسەکەی گەورەیە قاڵەکەی ئەمە مۆدێلە یاخۆت ئەوەیە کە لە ڕووی لەبەرکردنەوە هەست بە ئاسوودەییەکەی مرتاحی لە پۆشینی جلەکەیە بەهۆی ئیشوکارەوەی حەزمان لێتی ئەم مۆدێلە چیوە سەرچاوی گرۆگەرم بۆ بە مۆدێل واللهی ئەکید مۆدێلە وەک وتم
پێشتر لە وڵاتە ئەوروپیەکانەوە بۆتە مۆدل مثلەن پانتۆڵی بۆی فرێند و کۆمەڵێ ئێستش کە مۆدی زۆر جلی قەمیسی کلاسیکە بۆدی کلاسیکە قۆڵەکەی فش بێ و یعنی تا فش بێ یان جوانترە مثلەن بۆ دیە خوریە فشەکان هەمووی لە ئەوروپاوە سەرچاوە ئەگرێکی لێو مۆدیە دێتە ناو ئێمەوە وەکوتیشم هەر شتێک مۆدی بێ بە زۆرینەی کات لێرش ئەبێتە مۆدل و ئیتر ئەگەرنا بەڕای من و ئەوەی تەجروبەم هەبێتایە بە هیچ جۆرێ ئینسان کە بە تایبەت ئەوانەی حەزیان لە مۆدێلە لەبەر ئیسراحەت شت ناکەن کێشیان نیە فترەیەکی ڕۆژەکەیان ئیسراحەتیشیان لێ تێکچێ بەڵام مهم جلەکەی لێ بێت و شیک دەرکەن. باشە گرت باز لە جلی خەتخەت بکەین ڕەنگە زۆر کەسێ بێ حەز بکات کە جلی خەتخەتکە بەڵام لەگەڵ باڵایە لەگەڵ کێشیە لە ڕووی ئەوەی کە قەڵەو بێ کێشی تۆزە زیاد بێ نتوانن جلی خەتخەت لەبەرکات ئەم جلی خەتخەتانە چۆن بەکاربێنرێت بەپێی جۆری خەتەکان ئەگەر خەتەکەی ئاراستەی درێژ بێ یاخود ئەگەر ئاراستەی لەسەر لابێت ئەمانە چۆن بپۆشن بۆ بەتایبەتیش بۆ پانتۆڵەکانیش کە ئێستا دەبینین مۆدێلیتی لەم لەولاکەیەوە پێویستە خەتی تیابە بۆ ئەو قماشانەی کە خەتە یعنی نسیحەتی من بۆ هەموو کەس ئەگەر زەعیفیش بێ زیاتر ئەو نەوعە بەکاربێنێ کە لەسەر خەتی ڕێکە چکە بە شێوەی ڕێکەکەی باڵا بەرز دەرەخا جسم ڕێکتر دەرەخا هەتا ئەگەر خەتەکەی بەم شێوەیە بێ یعنی درێژ نەبێ خڕ دەرتەخا ئەگەر چەند زەعیفیش بی جا بە تایبەت بۆ ئەو کەسانی کە تۆزێ کێشیان زیادە ئەگەر بێت و بەکاری بێنن وەلو منەڵم بەکاری نەهێنن باشترە ئەگەر بەکاریان هێنا لەسەر خەتی ڕێک بێ زۆر معقولترە لە بەروی جسمیان باریکتر شکڵی جسمیان زەعیفتر دەرەخە. باشە بابەتێکی تر لەسەر تۆنەکە لەسەر ڕەنگەکان ئەو کەسانەی کە ڕەنگیان سپیە پێویستە چ جۆرە زیاتر چ جۆرە ڕەنگێک لەگەڵ ڕوخساریانە گونجێ لەگەڵ ڕەنگی پێست و قژیان ناگونجێ و ئەو کەسانیشی کە پێستیان تۆخە چۆن بتوان ڕەنگەکان یاخود چ ڕەنگێک وەکو دەوترێ ڕەنگی تایبەتی ئەوان و ڕەنگی حەزی ئەوانە چۆن بتوانن بەکاری بێن بۆ ئەو کەسانی کە پێستی دەموچاویان جسمیان سپیە شانسیان زیاترە لەوانی کە ئەسمەرن پێسپیەکان عادەتەن زۆربەی ڕەنەکان لەگەڵ یانە ئەگونجێ ئەگەر چ ڕەنی تۆغ بێ ئەیان کاتەوە چ ڕەنی کاڵ و سارد بێ هەر ناسک دەریانەخا مەسەلەن ئەگەرێکێک پێستی سپی بێ ئەگەر قەمیسی سپی مۆدیشی نەبێ هەر لێیەت و ناسک دەرەکەوێ ئەگەر مثلەن ڕەنێکی پەمەی ڕەنێکی حتا فسفۆریش کە زۆر کەس ناتوانێت بەکاری بێنێ بۆ ئەوان هەر جوانە ئەگەر پێستی سپی بێ بەڵام بۆ پێست ئەسمەرەکان وەلو پێستێکی جوانە پێستی ئەسمەر زۆر ڕاقیە بەڵام زۆربەی ڕەن لەوانەیە مثلەن وەلو زۆربەی کەس ئێستا حەزەکە ئەسمەرتر دەربکەوێ ئەگەر بیەوێ ئەسمەرتر دەربکەوێ ڕەنی پەمەی ڕەنە فسفۆرەکان ئەتوانێت زیاتر بەکاربێنێ و هەر جوانە بەس ئەگەر نێوێ زۆر ئەسمەریەکەی دەرخا لەو حاڵەتەیە زیاتر ڕەنە تۆخەکان مەسەلەن میلی مەسەلەن ڕاش ئەو ڕەنە تۆخانەی کە زیاتر پێستی ئەو تیای ڕووناکتر دەرەکەوێ بەکاری ئەهێنێ مەسەلەن ئەگەر یەکێک ئەسمەر بێ ڕەنێکی تۆخ لەبەرکە مەسەلەن ئەگەر ڕەش بەیان میلی بێ پێستی ئەو لەگەڵ ئەو ڕەنەیە زۆر تۆنەکەی فەرقی هەیە و گوایە زۆر سپیتر بێ زۆر ئەسمەرێکی ڕوونتر بێ بەڵام ئەگەر لەگەڵ ڕەنێکی سپی لەبەرکە ئەو لە چاوڕەنە سپیەکە زۆر ئەسمەرتر دەرەکەوێ یعنی تۆنی دەموچاوی و جلەکە زۆر فەرقێ بێ و ئەوەش ئەکەوێتەوە سەر کەسەکە هەیە بە ئەسمەریەکەی خۆی زۆر مرتاح و حەزەکە زیاتر ئەسمەرتر دەرکەوێ هەیە بە ئەکسەوە هەموو شتێکەکە بۆی تۆزێک سپیتر دەرکەوێت لەو حاڵەتەیە بۆ کەسانە ئەبێ ڕەنی تۆغ بەکاربێنن ئەگەر بێوێ ئەسمەریەکەی کەمتر دەرکەوێ و ناسکتر دەربکەوێت سپیتر دەربکەوێت و ئەو کەسانی کە بشیانەوێ ئەسمەریەکەیان زیاتر تۆخ بێتەوە و زیاتر زەخ بێ یعنی لە دەموچاویانە دەرکەوێت لە دەستیانە دەرکەوێت حتا بۆی نینۆکی ئەو کەسانی کە پێستی دەستیان ئەسمەرە ئەگەر بیانەوێ پێستی دەستیان بە ئەسمەرتر دەرکەوێت توانن ڕەنە زەقەکان بەکاربێنن باشە با خانمانی باڵا بۆشوان لات دەچێت دەزانین کە هەر دیزاینەرێک لە جیهانە تایبەتمەندی خۆی هەیە ستایلی خۆی هەیە بۆ ئەو جلوبەرگی کە دەستنیشانیەکە هەڵی بژێرێ بۆ چ جۆرە خانمێکی دەدروێت دیزاینەکە خانمانی باڵا بۆش پێویستە چ ڕەنگێک و لەگەڵ ئەوەشدا
جلەکانیان چۆن ڕێک بخەن. بۆ ئەو کەسانی کە باڵا پۆشن بەڕای من و بپێ ئەوەی کە تەجروبەم لەسەری هەبێ مادەم تۆ قژە نییە دەری خەیت و بەخشانیکەی بە لە چکدایە پۆشی لەبەر ئەوە ئەبێ تۆ ئاگەو لە ڕەنی جلەکانە لە ئەکسسواراتەکانە بێ بە خۆشحاڵیەوە ئەم 2 ساڵی ئەخیر وەکوتم زۆر مۆدی جلی فش و درێژ و یەکڕەنە مەسەلەن کۆمەڵێ جل هەیە وەکو کیلۆت و کە کیلۆت عادەتەن جاران ئەگەر بکرایە لەگەڵ بۆ دیەکەکرایە ناوەوە و یعنی تەسک بواە سەرەوەی هەر چۆنێ بواە تەسک بواە کیلۆت و خوارەکەی فشا بەس ئێستا بەعکسەوە لەگەڵەوەی کیلۆتیشە و خوارەکەی چەند پانیشە ئەمەشی چەند پانە هێشتا بۆ دیەکە ئەدرێتەوە بەسەریا و بە درێژی و وا مۆدیەتی لەبەرەوە ئەمەش چانسێکە بۆ ئەوانی کە باڵا پۆشن ئەتوانن هەر ئەو جۆرە جلانە لەگەڵ قایشێک یان لەگەڵ لەچکێکی ناسکی خۆیانە و کۆمەڵە ئەکسسواراتی ئەلوان ئەگەرچی مەسەلەن قاتەکەش ڕەنگی کراوە نەبێ هەرەتوانن بە ئەکسسوارات و لەچکەکانیان یان جۆنتاکانیان تۆزێ ڕەنی بنێ یان ئەوە تا مەسەلەن کۆمەڵە عەزی خوری هەیە و لەگە کۆمەڵە چاکەتی فش کە بۆ کەسی ئەو کەسانی کە باڵا پۆشی ژنین زۆر مۆدیەتی و بۆ ئەوانیش کە هاتۆتە بازاڕۆ زۆر شانسێکی باشترە کە ئەتوانن ئەو جۆرە جلە مۆدێرنانەش بەکاربێن و لەگەڵەوەشە حیجابیەکەیان هەر جوانترە بێ لەگەڵ جلەکانیشیان ئەگونجێ حیجابێکی تەواوە ئەو کاتە ئەتوانی ئەگەر هات و ڕەنی ئەو جلەی کە هەڵە بژار بە تایبەتی ئێستا کە مۆدی یەکڕەنە ڕەنێکی کراوە بوو ئەو کاتە لە لەچکەکە تا ڕەنێکی ماتر بەکاربێنی و ئەکسسوارات بەکاربێنی. باشە خەرمانی باڵا پۆش ئەکسسوارەتەکانیان چۆن دەستنیشانەکان چۆن هەڵبژێرن؟ زۆر من معجبی ئەو ئافرەتە باڵا پۆشانم کە زۆر تەرکیزەخەنە سەر ئەکسسواراتەکانیان فعلەن زۆر دەرەکەوێت لە شکڵیانە ئێستا ئەگەر بێت و ئەو کەسانی کە باڵا پۆش نین بۆتی پانتۆلێک لەبەرکەن قژیان هەیە مەسەلەن تۆزێنین و کوشتیان درێژەکەنەوە دیارترن بەڵام ئەو کەسانی کە باڵا پۆشن کە تەرکیز زۆر مەکسەلەن ئەگەر بازنێ بکەن ئەگەر مروانکەیەک لەسەر لەچکەکانیەوە بکەن یەکسەر شکڵی جلەکانیان ئەگۆڕێ بە تایبەت ئەو کەسانی باڵا پۆشی تەواون حیجابی تەواون زۆر مهمە مەسەلەن با لە چکە بکەین لە دیار نەبێ مروانکەیەکی ئەگەر موروو بێیان زنجیرێکی درێژ بێ لە ملتابێ چکە ئەم منتیقەی سنە سادە نەبێت جوانە تۆ بە تەواتی بە قوماشدا و پۆشیوە وا جوانترە شتێک ڕەونەقێکی هەبێ لەسەر سنتایان ئەتوانی گوڵی خەیەک بەکاربێنی کە زۆر مۆدیەتی ئەم ماوەیە یان بازنی ناسک و مستیلە زۆر جوانە بێ لەسەر بە تایبەتی ئەوان کە گوارەیان نییە دەربکەوێیان مەسەلەن ملوانکەی ناسکیان نییە لە ملیانە دەرکەوێت لەو حاڵەتەیە زۆر جوانترە هەم ملوانکی درێژ زۆر مۆدیەتی هەمەتوانن ئەو شتانی کە موروو زۆنیانەیە یان چنراوە بەکاری بێنن لەسەر و لەچکەکانیانەوە شتێکی زۆر شتێک و جوان دەرەکەون. باشە ئێمە هەمومان بەگشتی و پیاوان خۆشیان کە گلەی سەرەکیان هەیە کە ئەوان ناتوانن زۆر ستایلی جلوبەرگ بەکاربێنن لە ڕووی ڕەنگەکانەوە ناتوان هەموو ڕەنگێک تێکەڵ بە یەکتر بکەن ناتوان بۆنوە ڕەنگی زرد و پرتەقاڵی و ڕەنگە تۆخ و گەرمەکان بەکاربهێنن. ئەو ڕنگانی کە گونجاوە بۆ پیاوان و بەتایبەت لەم ساڵە خۆی لە چێبینێت و لە وەرزی زستانیشە پیاوان ئەگەر باسکەین لە ڕووی باڵایانەوە لە ڕووی کێشیانەوە دەکرێت چ جۆرە جلوبەرگێک و چ جۆرە ستایل و دیزاینێک هەڵبژێرن بۆ خۆیان. بەڵێ بۆ ئەم 1-2 ساڵی ئەخیر زۆر پیاوانیش کێشەی ڕەنیان نەماوە بۆ ئەوانیش مۆدە ڕەنی یعنی ئەلوانەکان بەکاربێنن بۆ ئەوانیش مۆدە ڕەنی پرتەقاڵی و زەرد و یعنی ئەو ڕەنانەی کە خانمان حەزیان لێتی بەکارێنن بۆ ئەوانیش بۆتە مۆد مەسەلەن حتا چاکەتەکان ئەو کەسانی کە زیاتر لە بواری فاشن و مۆدێڵە ئیشەکەن ئەو چاکە توشتانی کە بەکارێنن زۆر کەم ڕەشە قاوەیە ڕەساسیە زیاترەچێتەوە سەر زەرد زیرەی پرتەقاڵی شین سەوز یعنی ئەم ڕەنانەش بەکار ئەهێنرێ و حسب ئەشکەوێتەوە سەر سەلیقەی ئەو پیاوە ئەگەر زۆر حەزی لە ستایلی جلوبەرێک بێ یان ئەوە تا هەر هەیەە هەنێک لە پیاوەکانن خۆیان حەزەکەن جلێکی بێ لە بەریان بێ ینی زۆر سەرنجڕاکێش نەبێ مەسەلەن قەمیسێکی سپی و پانتۆڵێکی خاکییان ڕژ لەبەرکەن بۆیان کیفایەتە بەڵام بۆ ئەم 1-2 ساڵی ئەخیر بۆ پیاوانیش زۆر کێشەی جلوبەرێک نەماوە لە ڕووی ڕەنەوە تەنانەت بۆ سەرکاریش دەکرێت ئەو ڕەنگە زەقان و ڕەنگە تۆخانە بەکاربێنن ئەو لەوێ دەبینی ئەمانە هەرێکێک لە مۆدێڵ و دیزاینەرەکان کە جلەکانیان بۆ داناوە
بۆ مەسلەی ئەوەی کە بۆ سەرکار چی لە بەرەکەن ئەکەوێتە سەرەوەی ئیشی ئەو کەسە چییە کاری ئەو کەسە چی ئەگەر ئەکید ئەگەر ئیشێکی ڕسمی هەبێ ئەویش معقولە بەجلێکی فەرمیەوە بچێ ئەگەر مثلەن دوکانێکی جلی پیاوانی هەبێ ئەبێ ڕنگدانەوەی هەبێت لە جلەکانی خۆیان بۆی عادەتەن ئەو کەسانی کە ئەچنە دوکانەکەیەوە وایە سێری دوکاننارەکە ئەکرێت چەند شیکە بەپێی ئەوە ڕێگایان اختیاری جلیان بۆ بکە ئیتر بەپێی ئیشەکە فەرقەکە هەیە ئیشەکەی وا ئیجابەکە کە جلەکەی فەرمی بێ جلێکی مات بێ ئەلوان بەکار نەهێنێ هەشە بە عکسەوە کێشەی نییە باشە گەرباز لە کارەکانی خۆت بکەین خاتو گۆنا خۆت دیزاینەر و هەروەها پێم وابێ جلەکانیش دەدرویت لەکێوە دەستت بەم کارە کرد و دیارترین ئەو جلوبەرگانی کە خۆت دیزاینی دەکەیت و دەیدرویت خۆی لە چیا بینێتەوە لە جلوبەرگێکی فەرمیە یاخود جلوبەرگی بۆنە تایبەتەکانە ئەو جلوبەرگە کاژۆڵانی کە ئێمە ڕۆژانە بۆ سەرکارەکانمانیان بچوونە دەرەوەی کاسای لەبەریەکەی بەڵێ من لە دوێەوەی کە جامیعم تاوا کرد ئەو کەزانی دامەزراندنەوە شتانە بێ واتی لێبێنی ئتر ئەوەش مەجالێکی باشە ینی بیرە بۆ ئەکاتەوە ئیشێکی خۆتە بەوە لەو من لە بچووکیمەوە حەزم لە ئیشی دیزاین بۆ لە بچووکیمەوە ئەو شتانی خۆم هەمووی هەر خۆم کردومە یعنی قەت بیرم نییە چوو بێت من لای خەیاتێک یان شتێک بۆ لەو دایکم و خوشکەکەشم هەر لە بواری خەیاتیا باش بوون زۆر بەڵام من زۆر لەوان زیاتر حەزم لێ بووە زیاتر هەوڵم ماوە مەسەلەن ئەگەر دیزاینێکم بینی بێت دووبارەی بکەمەوە لە ئەوەڵەوە وا بووە ئیتر لە دوای تقریبن ساڵ و چەند مانێکە دوو سێمانێکە بیرم لەوە کردەوە من وا پێویستەکە مادەم حەزم لێت ئیمادەم ئیشێکە خزمەتی خەڵکیشەکە وا پێویستەکە من دەست بکەم بە ئیشی خۆم ئیتر بۆ ماوەی ساڵێک و چەند مانێکە من دوکانی خۆمم داناوە بەڵێ دیزاینی جلەکانەکەم بۆ زۆربەی ئەو کەسانی کە داوایەکەن زۆر بەشیان لەسەر تەڵەبی خۆیان بۆیان بەڵێ ئەشی دوورم و بڕین و هەموو شتەکان خۆم ئەیکەم زیاتر ئەوەی کە من ئیشی تیاکەم درێسی بووکە لەگەڵ درێسی حەفلەیە یعنی بەڵە جلی فەرمیژە دوورم چاکت و پانتۆڵ و ئەم شتانە و هەروەها عەزی ڕۆژانە جلی کوردی بەڵام ئەوەی زیاتر بۆ حەزی من گونجا و زۆر حەزم لێتی عەزی حەفلە و بووکە باشە تۆ شوێنێکی تایبەتی هەیە کە ئەو کەسانی خوازیار بن بێنە لای جەنابەت کە پۆشاکێکیان بۆ بدرویت و بۆیان دیزاین بکەی بێنەلات بەڵێ من وەکوتم دوکانی خۆمم هەیە هەر کەسێک کە بێوێ لەلای من جلێک بدورەیان دیزاینی بکە پێشەوە لە پیجەکەم ئاگادار مەکات و قسەی لەسەرەکەین لەسەر قماشەکەی قساکەین یان جاری وایە حەزەکە من اختیاری قماشیشی بۆ بکەم جاری وایە خۆی قماشەکە ئاکڕێ بەپێی ئەوەی کە یەتە لام زۆربیان زۆر حەزەکەن من هەڵبژاردنەکەیان بۆ بکەم بەپێی جسمیان بەپێی شکڵی جسمەکەیان ئیتر ئەو کەسە ئەکەوێتەوە سەر خۆی من ئەوە لەوەیە ئازادم کردوون هەر کەس خۆی حەز بکات دیزاینەکەی بۆ بکەم یعنی لەسەر من بەس دوورین و بڕینەکەی بۆ بکەم خۆی دیزاینەکە هەڵبژێرەوە جاری واشە خۆی دیزاینەکە هەڵبژێرێت کە ئەیبینم قسەی لەسەرەکەین کە ئایا ئەمە بۆ ئەو تاچەند گونجاوە بۆ جسمی ئەو تاچەند ئەگونجێ شتێکی ئاوا بکات جاری وایە ڕەئیە گۆڕە جاری وایە نە ئیتر بەپێی ئەوەی کەسەکە من لەسەر تەڵەبی ئەو کەسە دیارە ئەمانی کە لەسەر شاشەکە دەرەکەون لە ئێستادا بەشێکن لە کارەکانی تۆ خاتوگۆنە کە جلی بووکیان تایە درێسی بووکە و درێسی بۆ تایبەتەکانە کە بۆ خانمانی دیزاینە کردو و دروشتە لەگەڵیدا دیارە هەم لە ڕووی قماشەکەیەوە دیارێکە کوالیتیان باشە شتێکی جوانە و هەم لە ڕووی ستایل و دیزاینەکەیەوە شتێکی غەریب و تایبەتی تێدا بەدی دەکرێت دەمێ بزانم لێستایە دەزانی ئێمە هەروە باو بۆ لە ناومانە کە ڕاستەخۆ بچینە ناو بازارێکەوە یاخود ماڵێکەوە ئەو جلەی کە دەمانەوێت کاتێکی زۆریشمان کوشتووە تاکو دەستماکەوە و زۆر جایشەر دەستمان دەکەوتووە لێستایە خانمان یاخود هاوڵاتیان بەگشتی تا چەند ئەم تێڕوانینەیان گۆڕاوە کە بیانەوێت خۆیان ئەو دیزاینی کە لە مێشکانە لە خەیاڵیانە ئەو جلوبەرگی کە دەیانەوێت لای کەسانی شارەتە یاخود دیزاینەری وەکو ئێوە جلەکانی خواستەکانی خۆیان پڕ بکەنەوە
ڕاستە پێشتر وە بۆ زیاتر بە تایبەت بۆ عەزی بووک و عەزی حەفلاتەکان کۆمەڵ دوکان هەیە کە مەسەلەن بەکرێ بێ وایان بەلاوە گونجاوتر بۆ بیکڕم بۆ ئەو هەموو پارەیە سەرف بکەم لەوانەیە پێشتر هەرزانتر بووێ بەڵام ئێستا بە حکمی ئەوەی بازاڕی ئەوان سعریان زۆر بەرزە لەم کاتی قەیران و پارە و موچەی و ئەم شتانەی کوردستانیشە وا بیرکراوەتەوە ئەوەیە زیاتر بەعامۆدی ئەوەشە کە جلەکان ئەوەنە ئۆڤەر نەبێ ئەوەنە مەسەڵەن بۆ نمونە باسی عەزی بوو بکەم کە ئەوەنە فژ نەبێ زیاتر حەزی کچەکانمان گەشتۆتە سەرەوەی هەتا ناسک بێ زیاتر ئەمێنێتەوە هەتا وەلو خۆ ئەگەر فشیشیان بوێ هەر ئەتوانرێ بدورێ بەڵام لە ئێستەیە هەم بە بۆنەی ئەوەی قماشی جوان هاتۆتە بازاڕەوە هەم بە بۆنەی ئەوەی زیاتر وا مۆدا عەزیەکان ناسک بن زیاتر ستایلە ئەوروپیەکان بۆ عەزی بووک بەکارەهێنرێ لە زۆربەی شوێنەکانە زۆربەی کچەکان وایان بەلاوە جوانە تا سادە و ناسک بێ وا بە دڵیانە لەبەر ئەوەنی نازانم من یعنی ئەوەی من دوکانم داناوە تەجروبەم کردووە لەو کاتەوەیە یان پێشتری ژوا بوو بێ زۆر ئێستا خواز لەسەر ئەوەیە عەزیەکانیان بدورن هەم ئەڵێن پڕ بە دڵی خۆمانە پڕ بە جسمی خۆمانە یعنی ئەگەر ئێمە جاری وایەچین عەزیەگەێنین ئەگەر تۆزە سنەکەی ڕۆت بێ ئەبێ ئەگەر ئەو کەسانی کە حەزیان لێنێ زۆر جلەکانیان کراوە بێ ئەڵێنە بێ زۆر قۆڵی پێوە بکرێ و سڵی پێ لە باتیەوە ئێماچین قماشەکە کڕین ئایدورین بە دڵی خۆمان و بەپێی قاڵبی خۆمانیان مەسەرەن ئەو جلانی کە دوکانەکان ئیهێنن بۆ کری و بۆ فرۆشتن عادەتەن زیاتر تۆزیان قیاسی گەورەیەیان بۆ ئەو کەسانە نابێت کە زۆر قەڵەوە هەر ڕەنگە لەوانەیشە ئەم جلو بەرگانە ئەوە لەبەر دەکرێنەوە لە ڕۆی کواڵێتی و کۆنیش بوو بن خات و گۆنە هیوای سەرکەوتنە بۆ خوازم سپاس بۆی کامبیانی میوانمە سپاس بۆ زانیاری بە سوودانی لەسەر دیزایانی جلوبەر بۆ ڕەنگەکان بەێمەدام بەیانە زۆر سپاس بۆ ئێوەش خۆشحاڵ بووم زۆر سپاس بۆ شاشەیەنە سەرکەوتوبی ماندوونەوەی سپاس بۆ گۆنام سەفا دیزاینەری جلوبەرێکە ئەم بەیانە لەگەڵمانە بۆ پێدانی و زانیاری گرنگە